زۆر سپاس بۆ ئێوە بەڵێ دیارە بە برچاوی هەموو لایەکەوە کە چەند جارێک ئێمە لەبەرەوەی منتقەکەمان منتقەیەکی سنووریە هێرش و بەردومانی دەوڵەت ئاینراوسە کراوەتە سەرمان نزیکترین جاریشان ئەم جارە بوو کە لە ڕۆژی نەورۆز 21 مانگی سێ بوو کە ناپاڵمێک بەردرایەوە ناو شاری قەڵازیەوە لە بەردەم کۆلیژی فاکالتی پەروەردەی قەڵازیە کەوتە ئەرزە و خۆشبەختانە نەتەقی و گیانی بەدواوە نەبوو بەپێی دەستوری عراقی مادەیەکەیە کە هەموو دەوڵەت ئاینراوسێ دەبێت پابند بن بە پاراستنی سنوورەکانیان و نابە سنووری زەوی و ئاسمانی یەکتر ببەزێنن بەڵام بەداخەوە ئێمە زۆر جاران دەبینین وڵاتی تورکیا بە تایبەتی زۆر جار سنووری خۆی دەبەزێنە بە بیانووی بوونی هێزی پەکەکە لە سنوورەکانی ئێمەدا ئێمە هەڵبەتە بەنیازین لە نزیکترین دەرفەتدا ئەم بابەتە لە پەرلەمانی عراقدا باز دەکەین جارێکی تر و من خۆم شخصیان یاداشتێکم داوەتە سەرۆکایەتی کۆماریش دوای ئەوەی کە ناپاڵمەکە بەربەوە لە قەڵازێ کەوتە خوارەوە یاداشتێکم داوەتە سەرۆکایەتی کۆمار کە لە ڕێگەی جەنابیانەوە بکرێت سنوورێک دابدرێت بۆ سەرکێشیان و بۆ دەستدرێژیانە کە بتوانین ئێمە پارێزگاری لە زەوی و لە ئاسمانی خۆمان بکەین من بە بیانووی دەزانم و بیانوویەکی ناڕەواشە دڵنیام بیانوویەکی ناڕەوە چکە هەموو دنیا دەزانێت کە لە ناو قەڵازێدا هیچ هێزێکی پەکەکە بوونی نییە حتا لە ئەوە ئێستا ئێمە خۆمان حالیان لە چێلین هیچ هێزێکی پەکەکە بوونی نییە بەڵام زۆر جاران یعنی هجوومەکە دەستدرێژیەکە سەرکێشیەکە ناوقوڵایی خاکەکە دەگرێتەوە.